دم باش تماشا gelekê ja gelekê bi xêr bê guman tawrê me îro jî tawrekî gelekî germ e behsîyan dê dike me tirsiyên bi hederdan pawankirin û bi belajdan bi talanbirina samanê giştî jariye berpirsên bilandên welatî ve heya çandê me tirsî heye gelo di niha da bêguman Iraqê bi şehekî giştî behsiyan dê tê tekirin heta herêmê jî beşeket gel ku berpirsên bilind dest hene ji birina pareke xeyaliyê xelkê ji bazirganîkirin bi serwet û samanên xelkê ve ji هندێک و بێگومان حتا بەحسێ ملیارها دلاران دکە gelek mesaderê nîmçe fermî an nefermî ku heta li herêmê jî çend berpirsê xudanê bi dehan û bi sedan milyar dolarane behsê Iraqê ji tê kirin ku wekî Musa Fereç ku serokê berê desteya nezahiya Iraqê bû dibêje gendaliyêke ji wan sedeman ku bûye sedem ku yekî ji ser sêya axa Iraqê ji aliyê çekdarên Daeş ve bête dagîr kirin. Dibêje rast e li hemû welatan gendalî heye. Lê gendaliya li Iraqê heye hiç welateke nayete berawerkirin. Gendaliyeke gelek metirsîdar e û gelek xetar e jî dibêje. Qebara budce salane Iraqê pêtir e ji tevaya budce herî ji Ordin, Sûriya, Lubnan, Mîsir. Di demeke de hejmara rûnijvanên Iraqê nagihe yek li ser sêya kuma rûnijvanê Misir. Eger çi tevaya rêja hejariyê li Iraqê pêtir e li rêjeya hejariyê li vê welatî. Li Misirê آنها أخير مصدر البردسي مدهاية نوتو 4 مليون كس هي لإراق 6 مليون سويت اشتك مليون لفي ولاتي بوصا يقلو هر كسي كبهد برپرس بری بیت برپرس رهیتی و سروباریوی و جلوکاریوی و سیاروی کیف نو خانیوی کیف تهدید برای که ولایتی و آخر مدل سیاره حتی داگل کیری اینا بابا معاشه که تهدید هل گوریاسای او پاریدی کی بعد برحال برزان مترسیکانی به دردانی سامانی گشتی للان برپرس بالاکانی ولاتوا لعراق بگمان زور جار باستوا کری که به دردانی سامانی ولات بشی کی بربلاو لهم عراق بدیه کری اما حوالک هي باستوا کو سروکی پیشوی دسته نزاهی عراق راگین گندلیه که لو هکارانه حتی باسیوا شکا لو هکارانه که بوت هوی اوی که یک لسرسی خاک عراق لجير دسخلات حكومة اتحادي درب چه بكيوتا جير دسخلات جروبا چك داركاني داعش وا باس يواشك على اعتيادية لهمو دنيا جندليها بلام جندلي عراق همو سنورا كان در باس كردوها زور بزور خطر بنواكا بنمونا اللي قباري بودجي عراق زياترة لتكراي بودجي هر یک لا اردن سوريا لبنان مصر لكاتك جمال رونشوانان عراق ناقات يك لسرسي كوي رونشوانان مصر كنوتو 4 مليون كسا لكاتك جمالي دانشتواني عراق وكخويا او رجي هجاري كالعراق هي زياتر لو رجي هجاري كلا ولاتي كي وكو مصر دايا همو كاسي شزاني لمصر ولاتي كي فقيره هند الدوله منيه وكو عراق او هند ساماني كي زبلحنيه لا اوبك بيجي دوام وسيمو تدوينيه ولاتي كي زور بلان بو عراق لم اسدايا زور مصادري نيمچه فرمي و نافرمي باسيش تواكن كبيغمان بشكل برپرسكاني هرميش برپرسا بالاكاني هرميش حتى باسي وشكن ببيكو ناويان بهنن كأوانيش بالضبط دسيان هي لبهدرداني ساماني قشتي بهدرداني ساماني قشتي هيك كلاو ملفاني لعراق كزورترين باسو خاصي لسره عراق اوان دهات ومصادري كي زوره بلام ام دهات ومصادره چون تعاملي بيكري چون تصرفي بيكري لكاتي صدام نظامي صدام باس توكري لصدام نواز زياتر باركه بو چك باويتر او سابو خالق بو استا چکی شکل بلام زیاتر لوا وکو برپرسکان آلن حتی دسته نزهاش آله كأمينداري گشتي انجمني وزيران عراق عليه بشي شيري برأكي لم جندلي وبهدرداني ساماني گشتي من لخدمتي بيرو بوچو نكاني ودام لعراق برپرسكان دستي نزها بتهبتي لهرمي كردستانش كدستي نزها هي قالوا لعراق كسي ببيت برپرس بيش او ببيت برپرس جانكي نورمال حياتك نورمال جلو برگك نورمال سيارك اعتيادي خانويك اعتيادي بولا بريكا او همو فيلا او همو سياره دورو بري خزمو كسو نزيكا كاني حتى اواني خزمي بوري اويشن لبريكا ودولمنت لبريكا وهيمنه لبريكا وتادوي بو امر وشاي العراق من لا خزمتي سرنجو بوچو كاني ودام تكايا لسر توركا وتكايا كان مجال بدري دخل كاني تازش بيوندي كان اواني زور بيوندي كان هكر هندي جار يارمتي مامدين سباسيانا كماله امید لو چمان یکم پیوندی الا باش فاكر بالي سباس والله دس خوش تويكو ليكم بالي فرمو سبارة بتويكو توريكي جوان هاول الأردوا برافتي يعني لولاة العراق بجشتي وهريم كردستان بتايبتي ساماني جشتي زور بهديرة اللاين باش بشتكان وبرافتي يعني لو بتزورا اگر بهار داو نيوشي بو خدمة گزاري و
خدمت لایتە خانکابە ئەوە کوردستان ئەبوو یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان لە ڕووی تەکەوە لە ڕووی ئەسان بڵێن شوێنی گەشتیاری ئێستا قەزای چۆمان بە گشتی شوێنی ناسەی ماڵەکایەتی بە خۆی شوێنێکی زۆر خۆشە بۆ گەشتیاری ئەگەر بەهات باو مثلا ئەم بودجە گەورەیە لەلایەن بەرپرسەکان بە هەدەر نەدرابایە ئێستا ئەم شوێنە بۆ شوێنێکی گەشتیاری زۆر بەڵێ هۆنەر دووەکێت گەرمەیە کاک هۆنەر کەرمکە دەمێتە بۆ شاکەکار دەمێتە باشتر ڕێزە سڵاو بۆ کەناڵە NRT بۆ هەمی سپاسە NRT ڕاستی تەوارە هەواجێ یعنی دەستخۆشیەیە بەس وەکی ئەم ساعتکەم یعنی ئەم کوردەوەری دبێژن یعنی کەس پلەکی نەتوێت سەملەکی وەکی ئەم ساعتکەن ئەو بەرپرسێت یعنی دەبینی هەیڤەکێدا ئەو هەیوە سەر نش نەخۆرێت هەنی ملیارە ئاپۆرە خێری هەڵاتە دەستێوەندە ئیش بلی سیارە و بەسەکی توت بێجا پلێکی چونە سەری ملەکی بوو دەبینی يعني خلال اسبوع كده ساعه يبقى درش تاخذ السفر كرسي او برودشكي بينما او بين كم النص تشنبو لو كنت فاكر مالت مليار كدور تي هاي هذا كي بين فورا كاس يعني لي بسنين او ديفشون بونين هذا اطلع كمان انت تشتكي بله ما دكي لي برسينه كده بجي بسياره بله كم على قال عبد الله لشكارته الله كاكا بله سر تشاو والله من قسەیەکی وانە لەسەر تۆرەکەتەنە دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کە هەموو ێوارەیەک ڕێبە وڵاتیانزن کە قسەی دڵی خۆیان بگەن جوای بەرپرسان هەرچەند لەوانەیە بەرپرسەکان ئاگیان لێمە نەبێ لەبەر خۆشی و سەفای خۆیان بەڵام تەنها ئەو ئەو قسەیان لەسەر ئەم بابەتەیە کە مەترسیەکانی بادەردانی ساوانی گشتی لەلایەن بەرپرسەکانەوە تەنیا بێپارەی هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە لە پێشمەرگەیەکە پرسی هەر دەڵێ باریداران تاوانیە لە فەرمانبەرێکە پرسی هەر دەڵێ باریداران تاوانیە ئەوە بۆ لەسەرکردنیەکە پرسە تا ئێستا نەیوتووە کە من باریدارین یان شتێکە یان بڵێ با ئەمانگە موسێ خۆم وەرنەگرم با بدرێت ئەو فەرمانبەرە بقڕ بەسەرانێ وەڵڵی ئێستا باوکی من کە پێشمەرگەیە ئەوە 3 مانگە ماشی وەرنەگرتووە عزیز لە چەماڵەوە کاک عزیز فەرموو سەیدا ئێوارەت باش ڕێز و سڵاو بۆ هەموو کارمەندانی NRT بەڕێز ڕێز خۆشەویستیش بۆ بەڕێز کاک شاسوار هیوادارم هەموو دەوڵەمەندەکانی کوردستان چاو لە بەڕێز کاک شاسوار بکەن بۆ ئەوەی میدیای ئازاد و میدیای بێلایەن دابنەرزێن و کۆمەڵانی خەڵکی کوردستان سکاڵا و ناز و ڕازی خۆیان تیا دەربڕن هەڵبەتە سەیدە جامن سکاڵایەکەم هەیە دووبارەیەکەمەوە ئەگەر یارمەتیم بی فەرموو من بۆ ماوەی 7 ساڵ کارمەرم لە داناغاز بەبێ سەبەب دەرکراوم لە ئاخرە عەرەبڵە خێرت کەلام ماقەلەوە دەر لە ئۆفیسی داناغازەوە لە ئەولێرەوە پیان ڕاگەیاندین ئێمە بە فشار بە زەخت تۆ دەرکراوی لە دەسڕاتمانە نەماوە فشاری کێ فشار چۆن هەمووی ئەو فشارە لە چێ بوو بەڵێ فشارێکە چی بوو لە چێ بوو لە چه ئاراستەیەکە بوو ئەو معلوماتیان نەداومەتێ بەس وتیان بە زۆر تۆمان وایان کردۆ کە دۆ دەرکەین آخر شدنی شەڵسام لە محکەمە بەشی ئەمە شکاتم کردو و داوا لە هەموو لایەنە پەیوەندەدارەکانەکەم ئەمەی من بێتە نموزێتی بەڵێ کاک عزیز سەرنجی تو گەیشت ئەحمەد لە جەلەولاوە کاک ئەحمەد کاکە بڵێ دزەکانی کوردستان نە لە بەرپرس ئێستا من لە بەردەڕەشمانم منیان بەتە جەلەولا داوام پێ دەکەن معاشم 500,000 و لەسەر حسابی خۆ دەستمە جەلەولا و نەقل هەیە ئامرلاکە نەقل بادنیام ناکە دەرێت و سەر بە هێزەکانی ئەفتای عایدی چێتی بەڕێز ئەمە چیشم بە عزباتی ئەمە خزمەتی وڵات دەکەم دەڵێم نەقل کە نەقل ناکە خزم و کەسەکانی هەموو نەقل کرد ڕات بەکەم 500,000 بکری چیمە یان ئەوە چ بکەم چ قوڕ بە سەری خۆ بکەم من ئامرلاکەمە 4 سیارە 4 مەزرعەشی هەیە ئێستا کاکە نەقلمە کە خزمەت هەموو نەقلی بادی ناکرد نەقل ناکرد داوا لە وەزیری پێشمەرگە دەکەم ئێمە چەند کەسێکی باتەقەی بەردەڕەج لە دەوڵەت داوام دەکەین لە کوباشی با نەقلی مەنتەقەی خۆمان بکەنەوە بە قوربانتان بم یان چییە پێشمەرگە دەنە کوشتن بۆ 500,000 ئامریا پێ دەڵێن جۆمان ناداتەوە
50 سياره 50 مصراعيه بالخليج جزينا نقندلي دزيكرنا برسانا دعوتنا بەڵێ بەش پێشمەرگەی بۆ سەرنجیە بوو کێمان لەگەلە ئاوات لە هەولێرەوە باش کاکەکە بەڵێ سەر چاوم هەڵا کاکەکار بێگومان گەورەترین مەترسی کە لەسەر عێراقی جۆرە سەر کوردستانیش دروست دەدێ گەورەترین مەترسی بەخەدەردانی سامانی گشتیە بەرچاوی خەڵکە ڕەش و ڕۆژور بەسە زمانەکەی کە ئێستا دەبینێ چژی لە چژیان و لە ڕەزالەتێک دەیە کاتێک کە مەسئول و بەرپرسەکانی عێراق و کوردستانی دەبینی بەڵێ دەبینی چۆن هەمویان بوون بە مەریالەر لە حیسابی ئەو خەڵکە ڕەشوڕدا کاکە کار مەترسی هەرە گەورەکە ئەوەیە کە خەڵک ئینتیمای بۆ نیشتیمانەکە نامێنێ بە عێراق شتو بە کوردستانەکەشتەوە کاتێک کە ئینتیمای بۆ نیشتیمان نەما یعنی بەدڵسۆزی لە وڵاتەکەدا ئیش ناکە خۆبەخش نییە خۆبەخت ناکە ئەوەی کە ئێستا حەشەدی خەڵک دەیکا بەڕاستی ینی دژنێکی وەکو داعش ئەگەر بێت و خەڵک ئینتیمای بۆ وڵاتەکەدا بەشی 12 ڕۆژ دەبوو نەک عێراق و سووریا و چەند وڵاتی دیکە بەڵام سەماشا دەکەی هەر وڵاتێک مەسئولەکانی ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکەکەی لەگەڵ ڕێزم بەڵێ هێمە لە سلێمانیەوە کاگاکار ئەم کاتەوە باش ڕێزی هەم سەراوی قبول بکە بەڵێ کاکە سوپاس خوا کاگاکار ئەگەر ڕێگەم بی بەڕاستی ئەگەر ڕێکەم بی بەڕاستی من زۆر متابعی کەناڵەکەتانەکەم کاکە من تو هەموو ڕۆژێ پەیوەندێکی لەسەر سەر و لەسەر چاومان فەرمەوە کاتی خۆشت هەیە تەحدیدەوە لە خزمەتداین بەڵێ وەڵی کاگاکە حەزەکەم بەڕاستی لەسەر ئەو کۆنگرەیە کە لە هەولێر بەسرا بەڕاستی بۆ ماوەی 3 ڕۆژە بەردەوامە لە هەولێری پایتەخت زۆر بەداخەوە ئەو کۆنگرەیە بۆ کەسانێک بەسراوە کە ماوەی 11 مانگە موچەی قوتی فەرمانبەرانیان بڕیوە ئەمە یەکەم کاگاکە دوم بەڕاستی هەموو ئەوانەی کە لە کۆنگرەکەدا بەشداربوون بەڕاستی بە کورد و عەرەب و هەموو ئەچۆڵی کە لە کۆبوونەوەکەدا بەشداربوون هەموو تێد و پڕن و بە ملیۆنەها بچی ئەم وڵاتە بن بەڕاستی ئەمانە لە گوێگای خەوتون ئەمانە ئاگان لە خەڵکی ڕەشوڕوت نییە ئەمانە کاگاکە بە ناوی کۆنگرەی ئاشتەوایی و قسەی زل بۆ فەقیر و ڕەشوڕوتی ئەم وڵاتە ئاکەن لە فەرمانبەران بەڕاستی فەرمانبەرانیان بیر چۆتەوە ئەمانە کە لە 3 بەشی خەڵکی کوردستان بەڵێ چێمان لەگەلە کاکی ئیسماعیل فەرموو باشە بانگارێکیان تۆ باسی سەر چاوم مەسئولەکان کە ماڵی گشتی بادەردن وایە بەڵێ بەهێزەردانی سامانی گشتی لەلایەن بەرپرسە باڵەکانی وڵاتەوە ئەمە بچۆ بۆ ڕاپەڕینی سلێمانی پر مەخزنەکانەوە بزانە مەسئولەکان چیان هەیە لێوە هەرەوە نە دیاتر ناڵن لەکوێ لەپڕ مەخزنەکانی ڕاپەڕینی سلێمانیەوە بزانە حتا بوش ئاخەداگیراوە هەموو باخێکی جارێ 10 زۆرمیاندا یەک کردووە هەر هەمووی پڕ لە خانووی وێلا پێشنەکەیان داناوە معاژی حکومەت دەخۆن خواردنی حکومەت دەخۆن خزمەتی باخی ئەوانەکەن بەڵێ تەماشاوان نیجا لەڤەر لە وەرگەلێک جاران تێگوتن مەسەلا بەرپرسان تەدی بەرپرسێک سەردانە جهەیەکی گەر گەل ئەندێک کەساتیان کۆمبیت گەل ئەندێک ئاغاوات و پیاماقۆل و دەوروبەرین خوا کۆمبیت تەدید گوتە ئەخیر مدیر سەیارەداوی نظام چەند پارەدانەوی چەند دەفتەردانەوی سەگێکی چاوا بووی کرد چه خانی بووی کردی و هەیە باشە کێکی مەسئول ئەف پارە تەلکیڤێنە معاشێکی تەحدید هەیە بابێ من نظرية تحديدية أف زرا بارة الكيرينا بفيرانكي تو هدر داخل كي أف خلكي زياتر فخ خسر حسابا بودجي جشتي ومالي جشتي وساماني جشتي خلكي كورساني سرسالي فقير وهجران دكان أف روش الفيولاتي كيم تازورتي تديتن بوهيا بله محمد لبازي أنا أم كاتو أشكالك سر چاوم كاكا جيان لهر ولاتك سيستمي أبوري وسيستمي داري بلو خرابون روش ئەوە وڵاتە سیستەمی سیاسیشی بەرەوکراتی و داڕۆخانەتە وەکو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناڕاست کە بینیمان وەکو وڵاتی لیبیا بە وڵاتی پرۆژە ناتەواوەکان ناسرا و بە وڵاتی بەهەدەدانی پارە ناسرا بوو ئاوا لێ بەسەرات جا لە وڵاتی خۆشمان ئەوشتا بە شێوەیەکی زۆر بڵاو بۆتەوە جا ئێستا ئێمە لەم وڵاتیان نازانین ڕووبکەی نەچیە سوێن بەخوا ئۆپۆزیسیۆنی جاران ئێستا لە دەسەڵاتی جاران خراپترە نەگوێ بە سەوتی خەڵکەدا نە پەرلەمانێکمانەیە کارا بێت و گوێ لە خەڵک بگرێت و گوێ گرنگی بەم بەهەدەردانی پارەیە بدات نە دەستگایەکە لێپرسینەوە بکات لە وڵاتەیە هیچ کەسێ نازانێت لە وڵاتە ڕوو بکاتەکوێ خەڵکی فەقیری و هەژاری ئەم وڵاتە ئێستا بێدەرەتانە شوێنێ نییە ڕووی تێ بکات هیوادارم لەم وڵاتەیە شتێک ڕوو بدا کە ئەو خەڵکە نەزاتی بێ بەدەست ئەم بەرپرسە گەندەڵ و پارەخۆرانەوە دەستان خۆش بێت ڕێباس لە ڕاپەڕین بەڵێ بەڵێ کاکە کاک ڕێباس فەرموو باش بە قوربان سەر چاو ئەرێ کاکە ژیان بەڵێ
لەسەر وزارەکەی دەناتان بەڵێ لەسەر وزارەکەی دەناتان باسی تەوەری ئێمە فەرمو قسە بکە بەڵێ دا قوربانە گۆ باسی یەکێتی دەکەن و ئەگە دەڵێن فەرمانبەر و مەسئول شتیوای یەکێتی ئەگرێتەوە یان ئێمە باسی بە شێوەیەکی گشتی حتا لەسەر ئاستی عێراق ئێمە باسێکن لەسەر ئاستی هەموو عێراق تهدید نییە ئیتر خەڵکە و قسەی خەڵکە تهدید نییە لەسەر حزبێک و لەسەر لایەنێک بەڵێ ئەگۆ باسی سلێمانیە دەکەن ئەوە خەڵکەی بۆ کەسێک لە سلێمانی پەیوەندیکە باسی ئەوەی کرد باسی سلێمانی دەکەن باسە بۆ بەسی باسی هەولێر دهۆک زاخۆ ئەوانە دیوانە نەشوێ مێرگە سوور باشە بۆ بەس باسی تو فەرموو باسی ئەوام کە معلوماتت هەیە لەسەری بەڵێ معلوماتم لێ فەرموو قسە بکە نەوت لێ دەدرێ و دادەپۆچێتەوە بۆ مەسئولەکانی پارتی ئابی بۆ قسە لەسەرەوە ناکەن بۆ بەس باسی یەکێتی و بەس کەناڵەکەی پێی خۆشە یەکێتی سوک بەڵێ بەرەزم ئێمە باسی هیچ لایەنێکی سیاسی بە تهدیدمان نەکردووە هیچ بەرپرسێکیشمان نەکردووە کاکێ تکایە زیاتر لە تەوەری ئێمە تێبگای کە کەسێک بێت باسی ناوچەی بکایتر ئەوە ڕێی خۆیەتی ئێمە باسی گشتی لە عێراقەکەین پێش ئەستۆر بە لێدوانێکی سەرروکی پێشووی دەستەی نەزاهی عێراق کە باسی ئەوەکە کە ئەمە هەر کەسێک ئەزانێ ساڵانەش دەستەی نەزاهی عێراق بە هەزاران خەڵک لەسەر گەندەڵی و بەهەدەردانی مولکی گشتی ئەداتە دادگا و لێ پیچینەوە لەگەلەکە لە کوردستانیشە تا ئێستا لەسەر ئەم ئەساسە دەستەی نەزاهە هەیە بەڵام تا ئێستا بەرپرسێکی باڵا نەدراوەتە دادگان لە پەرلەمان لێ پیچینەوە لەگەل نەکراوە لە کاتێکە خەڵکی کوردستانیشان منتیبا هەیە باسەوەیەکی کە لێرەش گەندەڵی هەیە لێرەش بەهەدەردانی سامانی گشتی هەیە لێرەش دەوڵەمەندبوونی بەرپرسەکان بە شێوەیەکی خەیالی هەیە لە چارچوەی پۆستەکانیان لە چارچوەی پلە و پۆستەکانیان بەڵام تا ئێستا لێرە ئەم شتەی نەبووە ئیتر خەڵکی انتیباهەیە لەسەر ئەمە باسی ڤێلا و باسی کۆمەڵێک شت و بازرگانی و قوڕەخکردنی بازار و نەزانم چی و تا دوایەکە باسی ئاخیر مودێلی سیارەتەکە بڤەڤی سیارەکان باسی زۆر شتی وایەکە ئیتر ئەمە خەڵکە سەرنجی خەڵکە بەڕێزم بەڵێ ماجد دۆکێ بله کەرەمکە سلام و ڕێز بۆتەوە بەرنامەیتە هەر ساغ بی حتى كنجي حكمت دياري بعقلي ما تكت وتا كنجي هذا مسألة مؤودة ما قانا كتن مسكن حتى كنجي دتا مؤودة ما قانا كتن از دزانه كو عالم دي دزانه دما همو تاخوچينه دزانن سامان و ثورت کردستان چند روزا ما گاز کردستان سال 2 هاتی فروتن بسیاره بله کاربا کان پاره گرمکه بله لیلا لە سلێمانیەوە لیلا خان فەرموو کاتۆ بەزەڕێزم بەڵێ هەموو کاتێک کاکە گیان بە دەرزانی سامانی خەڵک کەسانەی کە یانوە چینە لە سەڵات وتمان ئینشەڵڵا شتێکمان بۆکەن و ئەوان لێپرسینەوەیەکەن بەڵام بەداخۆ ئۆپۆزیسیۆنیش بوون بە بەشێ لەوان و لە بیریان چۆوە کە ئەو خەڵک چەند ئومێدی چاوەڕێت ئۆپۆزیسیۆنەکە بەڵام هەرکە بەڵێ گەرە جەمال لە باوەنور بەڕێزم کاتە باش سەرچاوم باشی بەڕێز گیان نەزانین چی یەک شتێ بە کەناڵە بەڕێزەکەیەوە بڵێم هەتا ماوە ئەم حکوومەتی کوردستانە باش نایە بەس بە یەک شێوە باشێ خۆر لە خۆر ئاواوە هەڵبێت ئەمە یەک دوو هەم خۆی من ناڵێن سەدام حسین چاگوت 8 ساڵ شەڕ عراقیێران و سەدام حسینە ڕۆی فەردەیە برنجێ سن وەسی دۆلار و ئەیداوە خەڵوە وەدە دینار نێڵی خەڵ بەسی بێ من خەڵ بەڵێم کابرا لە دایرەی حکمیە و براکەشی پێشمەرگە و معاشەکەشی ئەدا پێ منەتینەوە کردوە سەریە ئەمانە معاشەکە دەنە خەڵ منەت بەسەر خەڵکاکەن ئەمانە داهاتی نەوت زۆرە و ئەمانە داهاتی ناوخۆ زۆرە خۆیان سەرفی ناکەن بڕوا بکە ئەگەر بڕۆن ئەو هەموو پارە کە لە ئەوروپا و لە بەڵقەکانەداناوە ئەگەر بیکێڕنەوە بیدەنە خەڵ قەسەم بخوا هەتا ڕۆژی قیامەت یا جوجومەجوش تێ بەشی ئەم خەڵکەوەگا بەس خۆیان ئەمە ناکەن ئەمانە بەدەمەڵێن هاینە تەکی خەڵکا و درۆش ئەکەن ئەمانە بەس لە کاتی هەڵبژاردنە خەڵکیانگەرەکە
زۆر سپاس ببرم بەرزان ئەکرێ سەرنجتان هەبێ ئەکرێ ڕخنەتان هەبێ بەڵام ناکرێ کۆمەڵە مستەلاح بەکاربێنێ بەڕاستی ئێمە سەکوی ئازادی خەڵکی کوردستانە ناکرێ کۆمەڵێک کەس کۆمەڵە مستەلاح بەکاربێنێ ئەم ئازادی خەڵکی کوردستان استیغلال بکە لەبەرەوە ڕێگە نەدراوە کە بە هیچ کۆمەڵە مستەلاح بەکاربێنرێ ئێوەش ئازادن چون سەرنجی خۆتانی شامدەن بەڵام بەبێی بەکارهێنانی کۆمەڵە مستەلاح بەڵێ کێمان لەگەلە مەریوان لە ڕانیە باشی کاکە ژیان سەر چاوم بەڕێزی سپاس دەکەم وەڵی کاکە منەمەوێ شتێکت پێ بڵێم شتێک بەڵێ ئارە وەڵی ئێمە کۆمەڵی خەڵکین لە کەرکووک دەوامەکەین بەڵێ لە چ داوامێک پێشمەرگە بەڵێ باڵێ فەرموو ئەو لە کەرکووک بەرچاوی ئەم هەموو جوندی و ئەم هەموو خەڵکەوە ئەم کەرکووکیان تاڵان کردووە دێگەین چۆن والله ئەشیای ئەو کەرکووکنا یەک ئەشایکیانەمە هەمویان هێناو مەسوولان هەر هەمویان دزیوە ئەخر ئەشیایی چی ینی کەرکووک سەنگەر هەیە لەوێ شەڕ هەیە و تەقینەوە هەیە و شەهید بوون هەیە ئەو دەچ ڕۆیکەوە ئەوە قەوماوە بڵین ئەو ئەشای مەتاری کەرکووک ئارە والله تم بە بۆ بزان چۆن دزیەکرێ و چۆن ناکرێ عەبدول خازر گەلمەیە فەرموو بەڵێ دیارە کاک عەبدول سەرخەتێ نەما بەڵێ تەماشاوانێنێژە بالتحديد ئەم بەحسیان دەتکەین دەستەبوونا بەرپرسێن بڵند گەندەڵیەدا بە دەردانا سامانەی گشتی وەکە بەرپرسی دەستەیان نەزەهایە بەرێ یا عێراقی دەبێژە کو یەکیش سەبەبێن vەیەکی ئێک سەرسیا ئاخا عێراقی بێتە داگیرکردن ژالیە داعش بە مەسەلا گەندەڵیە چاوێ بەرپرسام تەنێ پارە و سامانی کومکردنا سامانی خڕڤەکردنا پارە و سامانیەش بەر و بەرینگەوە بەرپرس بوون و ئەvە هەمیگاوا ئیرانێ وڵاتێن دبوون و ئەvە معارز بوون و هەمیگاوا بەریکاوانیا خالی بوویە هاتن ئەڤزەڕە پارە و ملیارەها دولار و بندەستێوان و خۆ ئەوخۆ کولفیل کل تەدید ئەف پارە خڕ هەرێکێ حتا ئەی مەسوگە لە جارە تاریخەکە جادێ هەت بێژن بابو ئەوان مەسوولە نەگۆرن ئەvە تێر بە حتەیەکە دەبینی هێشنیاژی تێر بیدێ دنیاکە دیا پارەت کیسێمەچیت کەواتە ئەوێ تێر ببدیتنەوە پتر یەدی برسیترین ئەوێ تێر نەبووی ji ber ku هەر بەت و حتا داویە بڵێ مستەفا لە ڕانیە فەرموو ئەلو باشە خەر کای مستەفا سەر چاوم کاکە دەستخۆشتەوەرە خەلی دەکەم بەڕاستەوەرە جوانە بەڵێ فەرموو بەڵێ سەبارەت بەتەوە بەڕاستی من زۆر گلێم لە حکومەتێ نابێ ئەو سامانە بەفیڕۆ بدرێت چونکە ئێمە ئێستا گەورەترین کێشەمان لەگە بەغدا لەسەر بودجێ بەڕاستی من داوایان دەکەم کە فرۆشتنەوە ئەو نەوزێ ڕابگرن ئێستا بودجەکەی لە بەغدا وەربگرن و موسێ دابەشی موسێ دابەش خۆم بەسەر خەڵکدا دەتوانن ئەو نەفتە ئەو نەوتە لە کاتی پێویست بەکاربێنن بۆ منە کاتێکە دەوڵەتی کوردی ڕدەگەین بۆی پێویستە ئەو نەوتە خەڵکی بە جواب بەڕاستی پێویستی بە خۆپشانانی شێکدار گەورەیە ئەو نەوت فرۆشتنە چونکە ئێمە دەوخەی فرۆشتن و بودجەکەشمان دەبڕێ واتە بەس پارەکە بۆ بەرپرسەکانی کوردستان و بەغدای دەڕوە بەڕاستی ئەو لەو بینە بەس هاوڵاتی زەرە دەکات بۆ منداە دەکەم فرۆشتن نەوت ڕابگرن و بەیشێک نەفرۆشتن پارەکەی بۆ خۆیان ژێڕنەوە شاباس لە سلێمانیەوە بەڵێ باشتر کاکە گیان من لەسەر کارەبا قساکەم کارەبا بەڵێ 5 ساڵ لەمە پێش بە خەڵکیان ڕاگەیان ئەگەر ئەم کارەبا ئەم ساڵ چاک نەبێ سمێڵی خۆمانە تاشین بەڵام ئەوە ینی ئەمە درۆ دەلەسەیە خۆی پیلانی خۆیانەکە لە هەولێر و سلێمانی فیتەرەکانە کوژێنەوە ینی لە دوێ شێوە تا ئێستا کارەبای ڕئیسی نییە لەگەڵ ڕێز بە بەڵێ کێمان لەگەلە عەلی لە شارە زۆر سڵاو کاکەکار سەر چاو لە ڕاستیە ئەم جیلەی کە ئێستا حکومڕانیە وڵاتەکان بەڕوای من ناتوان نەو گەندەڵیانە من بڕکەن کە هەمویان بە جۆرێک لە جۆرەکان تێوەگلاون لەگەڵ گەندەڵیوە و ناتوان تێپەڕێت لە خۆناخەوە دەبێ ئەم جیلە تێپەڕین وەلۆ لە بەو شوێی کە ئێستا هاتۆ مەقارنەی 4 ساڵ لەمە پێشکە جۆرێک لە جۆرەکان فەرقی هەیە و ئێستا ئەم جیلەیەش بڕوات لەوە چێ ئەم کۆمەڵە مەسئولەی ترکە بڕوات لەوە چێ بۆ جیلی ئایندە باشتر ببێ بۆیە تۆ ئەگەر تێبینی بکەی بەندام پەرلەمان هەبوو من لە قولی پێشوو لەوە فۆسێن و
گوێم لێ بۆیوێت ئەگەر لە داهاتی کوردستان کۆ بکەیتەوە بەشی هەموو خەڵکی کوردستان دەکا و ئێستا ئەڵێ ئەو نەوتەش کە بە باخیرەوەین دەڕاتە وڵاتان چونکە خۆی لە دەسەڵاتە ئێستا دەڵێ لە سەدا 20 داهاتی خەڵکی کوردستانی دابین ناکە بۆیە بە بڕای من ئەم جیلە ناتوان بن بەڕی گەندەڵکەن بە جۆرێک لە جۆرەکان پینەی لێ دەدەن تا دەگاتە ئەو کاتێک کە خۆیان لە دەسەڵات نامێنن بەڵام بۆگەر بۆ ئەمە ئایندەیە بێت ئینشاڵڵا هەوڵەدەین باشتر بێتەوە. بەڵێ هوشمان لە سلێمانیەوە. بەڵێ ئەلو بەڵێ دەست خۆش بۆتەوەرەکەن ئێمە حاڵن کە مەقصد لەگەڵاکەم بێکارەبایی ئەم مەسئولانەی ئێمە کە گەندەڵەکانی شەکەن و بەهەدەردارەکەن لەنەوەیەکەوە هیچ ئیسفادەیەکیان بۆ وڵاتە نەبووە. بەڵام باستەوەیەکی کە سەرما هاتووە زەختێکی زوو لەسەر کارەبایە لە بەرەوەم خەلە لە دروست بووە. بەتەشید کەوایە تۆ لە ڕووی کارەباوە بگرە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی معاشەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگەوە یعنی بگرێ ینی زەرەریشانە بۆ ئەم وڵاتە کاگە کار باوەڕم پێ بکە باوەڕم پێ بکە هیچ ئیسفادەیەکیان بۆ وڵاتە نەبوو لەنەوەیەکەوە جارێک قاعیدێکیانە بۆ هاتە سەرخەت ئەو ئەگەر ئێمە بێت و نازان لە 2007 یا 2008 بوو کارەبامان چای نەکرد بە چۆکڵە دەرمان کرد برا بە چۆکڵە دەرتان ناکەین بە ئینتیخابات دەرمانکردن دەوازمان لێبێنن چیتان دزیوە چیتان گەندەڵی کردوواز لە وڵاتە بێنن با خەڵکی سلێمانیەوە بزانێت کە محافظی سلێمانی یەک لای نابێتەوە یەک گەندەڵەکانی ئەمانە کەشبە بێ بەهادەردانی زمانی ئەم وڵاتەی کە بەهادەریان داوە لە خزمەتی دەرەکیە بەکارێنەناوە کەشبە بێ بۆیە تەسلیمی ناکەن. بەڵێ حەسەن لە سلێمانیەوە کای حەسەن فەرموو لە ڕانیە کاکاکار لە ڕانیە سەرچاوم ڕانیەشە سەر بە سلێمانیە توزێک دوورە بەس مشکلە نییە ساعتی نزانم هەر فەرقی نییە فەرموو کای حەسەن کاکاکار وەڵی من لە ڕانیە ناوچەی پیشەسازیان تەوزیع کرد بەڵێ ئێمن بڵین ئەمە لەبەر هۆکاری سیاسیوانە ئێمە کوڕەکەمیان سزادا لە باسی خۆم نیاندا بەوی ئەمن نەمدەویست بەس کوڕەکەمیان سزادا لە باسی خۆم کوڕەکەم 21 ساڵە لەگەڵ منیش دەکات 10 ساڵە ئیوان داویانتە بە ئی ئاوە هەر مافی بەس لە ناوچەی پیشەسازیەوە نییە ئێمە کوڕەکەمیان سزادا زۆرم پێسەیر بوو بەڵێ تێدەگەی بەرپرسی ئەیزبیش تەوزیعی دەکرد ئەوە هەر پێمان خۆش بڕای خۆمان بەڵێ سپاس بۆ تۆ بەرەزان پێشاندێک لە ڕۆمالێکی تایبەتی نەرتیدایەکی لە پەرلەمانتارانی پێشووی عێراق کە متەخەسسە لە بواری ئابووری و لە باری نەوتەوە زەوشتی وایە ئەلێ هەر وڵاتێک نەفتە بێ اعتیمادی لەسەر نەفتە بێ ئەم وڵاتە گەلێکی تەمبەل و ئێهمال گەلێکی مشەخۆر لە هەمان کاتدا دەسەڵاتێکی تونتڕاو دەبێت بەڵام ئەلێ هەر وڵاتێک نەفت نەبێ اعتمادی دەسەڵاتی وڵاتە ئیدارەکردنی وڵاتە لەسەر باج و ڕسومات و زەڕیبەی خەڵک بێ اعتمادی لەسەر دەستی خەڵک بێ دەسەڵاتێکی پێشکەوتو دیموکراس دەسەڵاتێک دێنتە کایەوە کە ئەم دەسەڵاتە چاکەزانێ ئەگەر گەل نەبێ ئەگەر عراقی ناوچەوانی گەل نەبێ باج و ڕسومات و زەڕیبەی ئەو داهاتە ناوخۆی گەل نەبێ حکوومەتەکەی پێبەڕێ ناچێ لەبەرەوە زۆر بە باشی خزمەتی خەڵکێکە ئایا فعلا ئەم بیرروکە لە ئێستاشدا لەسەر وڵاتی ئێمە گونجێ لەسەر وڵاتی ئێمە شتێسپێن بە تایبەتی وڵاتی ئێمە ئانکۆ هەرێمی کوردستانیش بەڵێ تاهامانە گەلە لە شاری سلێمانی کاکار ئەم کاتۆ باش سەرچاوم کایتەوە چۆنی برام باشی گەلێک سوپاس ئەحواڵی باشی بە قوربان گەلێک سوپاس فەرموو کاکارجان بەڵێ بەنسبەتی ئەو خوشکەوە لە ئینەوە تەلەفۆنی کرد لەیلا خان بەڵێ تەبانەوە نییە ئەوە هەموو کەسێکە زانێکەوەی ژیتیەوە بەڵێ تێنەگەشتم سەرنجەم بەرز بەهەرحاڵ بێنڤەدانێک ئەو دێ بەردەوام بین
کەناڵی ئەهلی بێلایەن. ولی برزان عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەند بە سامانی سروشتی، وڵاتێک بەداهاتی ناوخۆ، وڵاتێک لە ناوچەیەکی زۆر گەرنگ، وڵاتێک خاوەن ئێتیبارە، وڵاتێک کە زۆر جار سیراع و حربی خەلیجی یەکەم و دوام لەسەر ئەم عێراقە دروست بووە. عێراقێک کە لە ئێستادا سەرڕێ ئەو هەموو پارە ئەو هەموو داهاتە قەیران لە دوای قەیران، نەبوونی خزمەتگوزاری، ڕێژەی بێکاری تا ئەو سەر لامان کەدا مەسلەی ناشەفافیەت و مەسلەی بەهەدەردان و مەسلەی لیجنی نەزاها و دەستەی نەزاها لە پەرلەمان و حتا دوای هەموو کاتێ باسەوەیکە بە هەزاران بەرپرسەکانی عێراقیەکی لە دوای یەک هەموو ساڵێک دەستیان هەیە لە گەندەلی و بەهەدەردان و نەزانم چی و چی. لە وڵاتێکا کە دەستور هەیە، یاسا هەیە، دادگا هەیە، نەزانم پۆلیس و ئاسایش و تا دوایە بە هەرێمی کوردستانیشەوە. باشە مادەم ئەم مەلەفانە هەنە، مادەم ناشەفافیەت لە ساماندا هەیە، بوو کەشف ناکرێ وەکو پێویست، بوو قسە لەسەر ناکرێت، دواتر بەرپرسەکان هەر خۆیان گلەیە کە نظام چی بۆ چی کاکە تو بەرپرسی هەموو شتێکی لە بەردەستێ بوو ناکرێت. ئەن ئیرادەی ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتە لە هەموو شتێک گەورەترە. سەردار لە سلێمانیەوە ئەم کاتۆ باش قوربانی سەرچاوم سەبارەت بە تەوەرەکەی جەنابتان من یەک دوو ملاحەزەی چووکم هەیە لە خزمەتدان. بەڵێ من لە ئێمەوە دەست خۆش بێ. طبعا لە هەموو وڵاتێکە کە نەوتی هەبێ یا سەرچاوەیەکی سروشتی هەبێ، وەک جەنابەت پێشتر ئاماژە پێیا فعلەن میلەتێکی مشەخۆر بەرهەمێنێ. بەڵام ئێمە جگە لەوەی کە مشەخۆرین زۆر کێشەی تریشمان بۆ دروست بۆ لەلایەن دەستەیەک بەرپرسەوە و دەستە بەرپرسە پێش هەموو شتێک ئێمە هەبێ بەڕاستی ئیشێ بکەین کە ئەوانە لە شوێنی خۆیان نامێنن، ئەوانە وا بکەن کورسیەکانیان جێ بهێڵن. بەڵام پێت وایە کا سەردار ئەوانەی کە بێن وەکو ئەوان دەبن یان باشتر بن یان خراپتر بن؟ بە تاکید من هەموو کەسێک بەلەوان باشترە زانم لەبەر ئێمە پێویستمان بە دراسەیەکی زانستی هەیە بۆ ئیدارەی ئابووری ئەم سامانە سروشتی کە کەوتە دەدەزەم میلەتە، بەڵام ئەمانە بەس زانست. بەڵێ ئارامان لەگەلە ئەم کاتۆ باش کاکە کاک ئارام فەرموو. تەل ئەلوەرد خۆشی بەرنامەکەت لێ دەکەم. بەڵێ لە تەلوەردەوە پێشمەرگەم لە بەرەکانی جەگەڵ بەڵێ فەرموو لەبەرەوە پەیوەندیم کرد برادێک لە ڕانیەوە پەیوەندی کرد کچی مەتاڵی کەرکووک تاوان کراوە لە پێشمەرگەوە دەبێ و کابرا بەڵگۆ بینێتەوە پێشمەرگە ئاخۆچی تاوان کردووە لە کەرکووکدا بەعکسەوە پێشمەرگە پارێزەری ئەو خوا وڵاتەوە و سامانیە وڵاتەیە، یعنی هەست کەسێک ڕاستە بێتەوە لە جێی خۆیەوە پێشمەرگە بۆ دەست دەردێت دەبێت ئەو کەسانە بەڕاستی داوای لێبوردن لە پێشمەرگە بکەن، چونکە پێشمەرگە بۆ پاراستنی ئەو وڵاتە و سامانیە وڵاتە چوتە کەرکووک نەک بۆ کۆکردنەوەی سەربەت و سامان. بەڵێ بەڵێ کاگەرم قسەی ترت هەبوو؟ بەڵێ سەرنجێک هەبوو جابی بایەوە. بەڵێ زەردەش دووکێ دەمێتە باش باشتر باسی سپاس کەرم کە وڵات تەوەرەکی باشە تا شاڕاندی یا ئەوەی ئەم هەنی هەینان بۆ گۆز دۆکن گۆزدرمانۆ گەلە چاردا دەبێرێ بێژە کاتی گاز نەدە چ بیت بۆ از بزم خطر كيفني خطر مهنيون خطر شعبنا نيت بركسونه اما بديت محافظ بوي باش جناي كوري تش باش المنابي خطاك المنع ما خطاك شعبنا فقلت السامان هذا 100,000 صلاه ريبار بالذات تو عادك تجينا كيا كاك زردش تو جيت زاني كو وقت يك بيتا برپس يك سر دولمن بيت بوب ديت ناته بله گله جان گلیت تا که نقطه بیت برپس دید پرکه و چو سر پلکه چو سر ملکه و کو وقت نکامایا کردواریه هی بو يعني بو بو سر چه اساس قد وقت بيت مدير داري كسر كيف اخويا شرط قدر عادي عند بخسر كده تحرس خو بخوي كده تحرس خو بخوي تنيدي باشه بو خلي قبول كده دم كده سامان خلقيه بريكه خلقيه باري هم خلقيه بو ناخر بجم ما يخلقيني مشكله ما بيها ما هو كيف هاد كباب الاسمان هاد كه وزياره ام وقعت يعني ام حضرت تبا صفل عندك تاسم خذي بمفرق نوانيه همي كاس مروفن والله كيما لقى حميد لاوليروا او كاتدان باش لاوليري بايتخت لاوليري بايتخت بسر تشاو دسخوشي حميد فرمو بله دسخوشي بو توري برنامجات براسي بله ارد بها درداني ساماني قشتيه ولا الان حكومتي العراق دیارە ئەوە بەرپرسیارەتی یەکەم پشتی شێر بەر حکومەتی عێراقی دەکەوێت دواتر ئێمەش دەبەژنینەوە بەڵام خەتای سەرەکی ئەوانە تا ئێستا ئێمە دامەزراوەی فەرمیمان نییە تا ئێستا بۆمان دیاری نەکرا. پێت وایە هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق باشتر بێت لە مەسەلەی گەندەلی و لە مەسەلەی دەستەبوونی بەرپرسە باڵەکان لە بەهەدەردانی سامانی گشتی؟
دیارە مەسلەی گەندەڵی ئەوە پرسێکە بەڕاستی کارێکی زۆر زۆر خەتەرە یەکێ لە هۆکارەکانی ڕوخانی دەوڵەتی عوسمانی گەندەڵکاری ئیداری بوو چەند میر و بەگ و بەگلێرێکیان دانابوو داهاتن باجوستەناوانیان دەناسی داهاتن باجوستەرانیان لەو خەڵکە کۆ دەکردەوە دواتر ئەگەر لەشکریان بیستان دایان بردن بۆ سەفەر بەلک پارە و سامانی ئەو خەڵکە فەقیر و هەژاریان هەموو لە خۆشگوزەرانی خۆیان خەرج دەکرد با کوردەکەی خۆمان لە کەیفەکەرانان خەرج دەکرد کاکە ئەمە یعنی بۆ حکومەتێکی وەکو عێراقی بەڕاستی زۆر شەرم بەڵێ یەدەگی حسنی مبارەک کە لە 10 ساڵانەما چەند بوو پارێکی چەند دەیان ملیار دلار خەملێ هی قەزافی چەند بوو هی بەرپرسەکانی تر چەند بوو هی زەین العابدی نەزانم ناویی بوو ئەوەی تونس چەند بوو پارێکێ بەڵام نەتیجەکە پارەی استیفادەی کرد بەڵێ عەبدوڵڵا دهۆکێ کەرەمکێ کای عەبدوڵڵا کار مرحبا و سەرچاوە چاوانی برا باشی ئەم باشین کەرەمکە کاکە کار ئەرێ جوێ گۆزێ هەتا 5 ساڵ دیتە سەروێ تەلەڤیزیۆنی بوو عالم ڕەخنیال وا بگرێت فۆردە ناچە بۆچە برای خود ایک ضابط یدر کتی تازه با اینا دارنا ضابط کره خوی تریا ضابط برای خوی سجن تریا المالت خو هم یه المالت خو دوامشی نکن یه پارت خود اما چی جارت چنو بد که کار اما دردانیه که رب العالمین ولا رب العالمین نیاینه ام نشین اما چنو بد که کار چی جارت چنو بد تو بسیارت چه بینیشینه بله رب العالمین نعمتت گەلمە کردی وڵاتێکی دەوڵەمەند وڵاتێکی جوان کەش و هەوایەکی جوان سەروەت و سامانێکی جوان لێ بوو خەلەتی تێتەکردن و توت بێژی تر بوو ئەم ڤی وڵاتی و vê نعمەتێ بدرستایی بۆ هەموو کەسێ بکار نایەتە بکارینان بەڵێ کێمان لەگەلە ئیدریس دهۆکێ بله اول باش کاکه کار بله باش اول شب بله تفسیرش کاری زدش تگوت بوشی به زنگین بن سیده کار هر ولاتی که یاسا نبی تسرور او ولات بیت ولات مروت یت مصلحتی امریکا ادبیجم حکمت ما 20% هکر یا ولات بیت 8% یا برپرسانه یا لیاسا نکای که دریس لیوی دنیا یکا یاسا تی دنیا یکا یاسا درچن یعنی آن جبهه نبودن که خوب دیدناته سیده صدگوری یاسا گوی جبهه کرده که مشکله اول ترکیل کردستانی مشهور 8000 یاسا اول نوتوجی یاسا سلاحی در کتی چک داری و تنظیم حزب الله شد بس همین شرطها تطبیق بیتن اوه یاد ویژه از بوتانی منکی بینم سالت هستی هم گل رادیو الان بو زارو که شو دست اندام پارلمان شکایت مال خو که گویی حق بین مصرف من مال ندن چو اجبار بیستاد الان جوپی رئیس تاریخ وزیر فرانسا یکیش 5 دولت زلزله دنیای ولی که در آخر چیکار نیاسایی چو بوده و افولات حتی نبیده خدا نیاسا یاسا سوار نبیدن افولات دی بعد و مدیر دایره بیتو دیت آقا واسه بیتن اول راستیه بلا هر کس ایزانیتن هذا حقیقته که بیشتر افولات گورن کایت دبیت کردن یاسا ولا برزن کاگی دریس دوی کله مادام اما یاسا اکمانیه یاسا سرورنیه لولاتیا لصدا 20 دهاتی حکومت بو ولاتیانا لصدا 80 بو برپرسکانه باشە لە کوردستانە یەک دنیا یاسا دەرکراوە یەک دنیا یاسا لە پەرلەمانی کوردستانەیە دەستەی نەزە هەیە چاودێری دارایی هەیە نزانم چی هەیە و وەزارەت و ئەملا ئەولا و موسساکان و دادگا و هەموو شتێک هەیە ئەمە بخۆی گەواهی ئەوە نییە کە لەسەر وەرەقە وەکو دوکیمنت یاسا هەموو شتێکە بەڵام ئایا ئیشکالیات بەڕێیەوە لەسەر جێبەجێکردنیەتی وەکو کایکە دریسە دۆکێت لەسەر ئەمە سەرنجەیە سالارمان لەگەلە کای سالار فەرموو سامانی گشتی لەلایەن بەرپرسەکانەوە بەڵێ گەرمەوە بارتان باش بەڵێ کای سالار سەرچاوم بە دەردانی سامانی گشتی لەلایەن بەرپرسەکانەوە منی گەرمەوە بۆ نازیندوێتی میلەت ئەگەر میلەت زیندوو بێت ئەوە قبوڵ ناکات ئێمە ئەگەر ڕێگەم بیت ئێمە لە حەڤەی شوباتەوە مردوین حەڤەی شوبات خەڵی خوێناویدا تا ئێستا کەسێکمان نەبینی بچێتە بەردەمی دادگا و لێپرسینەوەی لەگەڵا بکرێت ئەگەر میلەتێک زیندوو بێت قبوڵەکان نەوتەکەی بفرۆشێ بە داعشیش بیخاتە پیکابەوە هەرە و پیکابەش کە تاجر پێی کڕیوە دینێتەوە بە سنگی کوڕی خەڵکیەوە و کوڕی خەڵکی پێ بکوژێت ماناوە ئێمە خەتای خۆمانە کاکە خەتای میلەتەکەیە میلەت قبوڵەکان لەوانە کە ئەوان بەوە شێوە بکەن ئەجنا بە هیچ شێوەیەک ئەگەر میلەت زیندوو بێت لەوانە قبوڵ ناکات چ میلەتی قبوڵەکە بە پارەی خۆی بدێ بە دوژمنەکەیت و بدێتەوە بە دوای کوڕی خەڵکی پێ بکوژێت ئێمە لە حەڤەی شوباتەوە مردین دووبارە ئەیڵێمەوە داوای دەبوونەکەم زۆر سپاس بەڵێ مەسەلەی تیجارەتکردن لەگەڵ داعش مەشێکێکە لەو ملەفانەیە کە ئێستا باسێکی بەڵێ
خضر لە سەنگەسەر کاک خضر لە سەنگەسەرەوە بەڵێ فەرموو بەڵێ کاک خضر فەرموو تکایە کاکە وەڵڵی دا چ بڵێم لەو گەندەڵی لەو سەکردانە هەرمویان دزن بە قوربان بەڕاستی هیچیان بۆ خزمەتی گەل نایکەن هەمویان بەس لە بەهادەردانی سامانی گشتینە پێویست تاکە هیچ بۆ خەڵکی نییە هەر هەمویان دزن و گەندەڵن زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بەڵێ بەرزان تکایە وتم هەندێک مستاڵە بەکار نێنێت تکایە ئێمە نامانەوێت تر هەر کەسێ پەیوەندی بکە هیوادارین کۆمنتی خۆی بگەێنی سیفادە لەو کاتە بکە لەبەرەوەمەش سانسێکە هەیلەکانمان زۆر خەپسەی لەسەر کەسێ بتوانانی استیغڵالیەوە بکە پەیوەندی وەربگیری هیوادارم پەیوەندێکی بەباشی بەکار بێنرێ کۆمەڵێ مستەڵحەیە تکایە بەکار نێنرێ بەڵێ فتاح لە گەرمیانەوە باشی کار سەرچاوم گەرمیان لە کام ناوچەی گەرمیان کای فتاح کەلار بە قوربان کەلارەوە بڵێ وەڵام من شتێکم هەیە لەسەر تەوەرەکەتان بەڵام پێشنیارێکم بۆ ئێوە پێشنیار بەسەر چاوم سپاس وەڵی من پێشنیارەکەم لە بری ئەم بەرنامەیە بەرنامەیەکی تر هەندێ بۆی خەڵک زیاتر ئیسفادی لەکات لەبەر ئەوەی تا ئێستا لەم لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە هیچ کێشەیەکی ئەم وڵاتە پێتۆیەکە بەرنمەیەکی تریشە بێ کێشەکان چارەسەر بکە لە بەراو ئێمە یەک دنیا بەرنەمەمان هەیە هەموو بەرنمەکانیشمان خواستی خەڵک و پرسە گرنگەکانی ڕۆژەوە سوازانەکەم بڕێت کاکێ فەتاکە لەسەر خەتبی بەڵێ پێتۆیە کەرم بەرنمەش یەک دنیا بەرنمەی تریشمان هەیە ڕیپۆرتاژمان هەیە مینی ڕیپۆرتاژمان هەیە دیدار و نزانم چی پێتۆیە ئەنیەکە مەش نەبێ شتێکی دیکەشە بێ کۆتۆڵی کێشەکانی خەڵی چارەسەر بکەی وەڵام من مەبەستمان بەرنامە بوو لە بۆرەی من دەمێگە تەماشایان بەرنامەیەوەکەم تا ئێستا نەبینیەوە لە ڕێک بەڵێ بەرزان گرنگی ئەم بەرنامەیە مایکی خەڵکی کوردستان سەکوی ئازادی خەڵکی کوردستان ئەوەیە کە هەموو خەڵکی کوردستان ئەوانەیە کە خوا شانسیان نەداوەتەی چاودێری سیاسی بن پارلەمانتار بن ئەندام مەکتەبی سیاسی بن نزانم چی بن فەرماندە بن چی بن لەبەرەوە من نخبەیەکە لە سەدا لەوانیان پست و پلەیانە بێ هەموو تێلەڤیزیۆنەکان زۆر کەسەیە لە شەوەیەکە سێ چوار تێلەڤیزیۆن دیدارەکە ئەمە بۆ ئەوەیە کە ئێوەی خەڵکی کوردستان بە هەموو بیر و بچونە جیاوازەکانەوە لە ماڵەوە دانیشن ئەوەی دلی خۆتان بڵێن سەرنجی خۆتان بڵێن لەبەرەوە ئەخیرەن هەموو ماسەکانیان وڵاتە ڕنگدانەوەی ئیرادەیەوەیە شینوار دۆکێت گەلمەیە سڵاو بووتە دەم باش دەم باش تەبارێتە کۆکی هەکۆر نسبەت گەندالکار و بەرپرسە و کە گەندالیەکان ئەس خۆت بێژم هەر هەوڵاتینە هەر خەڵکی کوردستانە بەن گەندالکارە قبیل کەنە دۆنە سەر کورسی کێ دەسەڵەت کەنە دەستیدە وان قبیلە ئەفتشە هەگە قبیل نەبیت بۆ شەکیڤەنە مەسەلا نوکە سەد تەلەفۆنۆت احتیمالە گەلێکی دیژی ڕێکبوونەکە فتیا بێن بۆ خەبن هەمیژی ئەبن کە قبینەکەن بۆشە ئەگە ئەبن قبینەکەن بۆشە هەندە سەڵێم کیڤەنە مثلا وان ئەفتشتا پێخۆشە لەمە ئەو گەنداڵی بەردەوامە ئەگە پێخۆش نەبوو حتی حدێکی بەرینەها هەڤیتوسی قاتەکە دەبنە ئاستای ڕێکاندە ئۆژێ دۆخڕێکا خۆپیشاندنە ڕێکا قانونێ دۆش کورسی کە دەسەڵاتی دیرێخن بەس مە ئەفتشتا پێخۆشە سەراحەتە لعنی کو هەجەلەکەت شنی ئەو گۆزنداب کێ چونکە هەر ئەز هەر توی مەهەف گاندەرکارە گۆنینە پوستۆ مەپوستکردنە دەسیدۆ مێدگۆنینە کورسی کێ طبعا برپرسەمی سەر حسێبا دەنگێوی خەلکی و خەبات و عێراقا ناوچەوێتوی خەلکیت بێ بەرپرسە فەهمی خۆ هەمەڵ دەفخۆرانە چا کورسیوی حاضر بیتە لێ چا کارینانەوی کورسی بەڵێ بەرزان لە عێراقا بەشێکی گشتی کورسی دەسەڵات چۆن بەکارێنێ ئەخلاقیاتی دەسەڵاتداران بەرپرسەرەتی دەسەڵاتداران چوونە ئایا بەرپرسەرەتی ئەوان یەکەم جار دوام و سێم جار دواتر چهارم و پێنجەم جار خزمەتکردنی خەلکە لەبەرەوە یەکەم ئەرکان ئەوەیە کە خۆیان دەوڵەمەندکەن پێگەی خۆیان بچەسپێنن داهاتوی خۆیان و نەوەکانیان لە ڕووی مادیەوە پێچەسپ بکەن لە هەرێمی کوردستان و لە عێراقیان ئەرکی بەرپرسەکان زیاتر چەسپاندنی سیستەمێکی دیموکراسی شەفاف و بێخەوشە لە عێراق لە سەرتاسەر عێراق بۆی خەلکە ستەم دیدەکەی عێراق کە بەدەیان ساڵە بەدەست حرب لە دوای حربەوە ناڵێ دکتاتور لە دوای دکتاتور نظامێکی شمولی ئیستیبداد لە دوای نظامێکی تر بۆی لە چارچۆی 2023 تر خەڵک مرتابێ یان ئەم دەسەڵاتەش بە شێوەیەکی تر لە بەرگێکی تر و لە نیوە نیشانێکی دیکە بەڵام لە هەمان عەقلیەتی پێشووتردایە هەمویان خۆیان ئەژینن پاراستنی بەرژەوەندی تایبەتی لەس حسابی گشتی ئەمە تا چەند خەتەرە ئەوەی دەستەی نەزەهە باسەکە حتا سۆبەی بێرە جارێکی دەم خزمەتاتکەن ئەم هیویدارین ڕایە خەڵکی کوردستانی بگەیتە جێخوا لەوی بەرنامەی لەوی مینبەرە ڕاستەقینێ دەنگی ئازادێ هەموو نەرینەی جودایان خەڵکی کوردستانی هەر شاد و بەختەوەر بن